ئێمەی ژن لە دنیاە لە هەر شوێنەکا بێ تەئسیری زۆرمان هەیە لەسەر ئاسایشی ئەو وڵاتە لەسەر ئەوەی کەشتی وا ڕوونەیاتەوە لەو کاتەیە ئەتوانین لە ڕێی سیاسەتیشەوە پشگیری کورد بین لە ڕێی مرۆڤایەتیشەوە رووسیا چەند بە قوت و گەورەیە چەند بە توانایە ناتوانێت داگیریان کە لە بەروی ژنەکان لە پێشی پێشەوەن و چەکیان گرتە خۆیان ژنەکانی ڕۆژاوای ئێمەش هەمویان ئەوەنە ئازان پشگیری ئەوان بکەین تەمرینیان پێ بکەین زانیاری و لە ڕێی دنیاشەوە ئەمەش بگەینە دنیاوە پشگیری دنیاشمان هەبێ هەدەفی ئەوەمان ئەوەیە ئەمە بەڕاستی شتێکی زۆر 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 غەڵەتە کە دنیا سەیری ناکە و چاوی ئەنوقێنێ لێ کە ئوکراینە ئەمە دروست بوو هەموو دنیا سەیری کردووە موشی بە زۆلیدارەتێتەوە لە پشتیەوە بوو خۆشم یەکێک لەوانە بووم کە ڕۆیشتمە ئوکراینە و یارمەتی خەڵکەکەمان لەوێیە لە بەڵام سەیری کوردستان بکەین سەیری کوردستانی ڕۆژاوا بکەین سەیری کۆبانی بە نمونە بکەین ئەو ناوچانەی ئەو دیانەی کەوایان لێ هاو ئەمە بێ بە دنیا بگەێنین ئەمە بێ بە UN و بە ناتۆ بگەێنین ئەمە حاڵ نییە کە کورد بەس بە تەنیا لەسەر شانی خۆی دژی داعش و دژی بڵین یەکێکی وەکو تورکیا ئەبێ شەڕ بکە کە کورد لەویە داکۆکیەکە بەس داکۆکی لە خۆی ناکە داکۆکی لە دیموکراسی هەموو وڵاتەکانی دنیاکە ئەمە ئەبێ ببینڕێ و بگەێنێ هیوادارم ئەوە بتوانم بکەم وەکو شخصێکی خۆم وەکو سیاسەمەندارێکی کچێکی کوردم لە ئەوروپایە ئەمەش بەڕاستی ئەمە بە ئەرکێکی خۆمە بینم ئێمە وەکو بەری پشتیوانی لە خۆرئاوای کوردستان بەرەیەکی سەربەخۆین کۆمەڵی خەڵکی هەمە جۆرمانتیا لە خەڵکی ئەکادمیتیایەتی لە خەڵکی سیاسیتیاتی تا ئەگاتە خەڵکانێکی بێلایەن لە باشووری کوردستان جارێکی تر دووپاتی پشتیوانی خۆمانەکەینەوە بۆ خوشک و براکانمان بۆ کەسوکارمان لە ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی ئەمە بۆ جاری دووەمە ڕۆژئاوای کوردستان کە ئەکەوێتە بەرمەترسی و لێشاوی هێرشیە داگیرکاریەکانی تورکیا ئەوەی کە ڕۆئات هێرشی تورکیا لە پەلکێشەکانی بە بیانووی یاخود لە ژێر ناوی دروستکردنی ناوچەی ئارام بەپێی یاسا نێودەوڵەتیەکان بەپێی دابوونەریتی نێودەوڵەتی بەپێی ڕێکەوتن نامە دووقۆڵیەکان و تەنانەت فرەلایەنەکانیش بەپێی بنەماکانی حوسنی جیوار بەپێی بنەما نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ بەپێی ئەو پرەنسیپانی کە لە مامەڵی نێودەوڵەتیا لە نێوان وڵاتانە ئەبێت ڕەچاو بکرێ بریتیە لە تاوانی دوژمنکاری بریتیە لە تاوانی عدوان و هێرشی داگیرکاریشە لەم ڕوانگەیەوە ئێمە وەکو خەڵکی باشووری کوردستان کە لە ڕووی سیاسیەوە لە چوارچەوەی عێراقین و هەرێمی کوردستانمان پێ ئەوترێ پشتیوانی ئەو داواکاری ئەکەین ئەو بەیاننامەیە ئەکەین کە 33 حزبی خۆرئاوای کوردستان گەڵاڵەیان کردووە ئومێدەوارم لەمەوە دووە ئەگەر هەر پارچەیەکی کەی کوردستان بەردەم هێرشی داگیرنەکراومان پلانیان هەبێ بۆی ئێمە هەر هەمومان پێش ئەوەی ڕوودا و ڕووبە کە پشتیوانی یەک بکەین و دانووساندن بکرێ لە باشترین کار بکرێ بۆ ئەوەی بتوانین داگیرکارمان نەتوانێت جاری کە داگیرماکات و لە پارچەکانی کوردستانمان بکەوێتەوە ژێردەستی ڕژێمەکانمان ئەگەر ڕوویدا هەوڵ بین کە شەڵبانانمان لە ڕۆژئاوا زوو بە زوو پشتیوانیان بین و پشتیوانی با بڵین نەکەرمادی معنەویش بین.